هەستم بەوا کرد زیاتر بەرەو پێشەڕۆم لە دین تێ ئەگەم بۆ شتانەی کە ئەمەوێ ببرن خوا پێغەمبەر خۆشەوێ صلی الله عليه وسلم. بەنای خودای گەورە و میرەبان ئایزان و خۆشەویستان، سوپاس بۆ خوا جارێکی تر خوای گەورە دەرفەتی وی پێداین بۆ جاری پێنجەم لە خزمەتی پرۆژەی نووری جیهان بین کە یەکێکە لە پرۆژە استراتیجیەکانی ڕێکخراوی گەشتپێدانی قوتابیانی کوردستان کە لەسەر ئاسی کوردستان لە هەموو شار و شارۆچکان بەڕێوە دەچێت. سوپاس بۆ خوا ئێمەش وەکو ستافی پرۆژەی نووری جیهان لە شاری کەرکووک توانیمان ئەم ساڵ بە باشترین شێواز جیاوازدا هەموو ساڵەکانی تر لە خزمەتی ئەم پرۆژەیە بین. سوپاس بۆ خوا بە گروتینێکی زۆر بەشداربوان پۆل بەشداری پرۆژەی نووری جیهانیان لە شاری کەرکووک. ئێستش پێکەوە پێمان خۆشە لێدوانی چەند بەشداربووی وەرگرین و ڕاو سەرنجیان بزانین لەسەر پرۆژەی نووری جیهان کەم جا لە شاری کەرکووک بەڕێوەچوو. ئایا چی وای کردووە کە بە بەردەوام بەشدار بن لەم پرۆژە شتێکم پرۆژەیە لاتان تایبەتە ئەم پرۆژە ئایا شتێکی لە ژیانی ئەو گۆڕیوە شتێکی بۆ ژیانی ئێوە ئیزافە کردووە زیاد کردووە کە چەند ساڵە کە بەشدار دەبن لەم پرۆژانە چ سوودێکتان لەم پرۆژانە بینیوە؟ بەڵێ الحەمدوللا سوودی زۆرمان لێ بینوە یعنی بۆ ژیانی خۆمان فەرموودە لە بەرەکەین الحەمدوللا بەکاری دێنین یعنی ژیانمان پێی باشترە بێ بەڕێوە بین الحەمدوللا بەڵێ زۆر سوودمان لێ بینیوە دەستمان خۆش بێت بەدارم هەموو کەسێ بەشداری بکە بۆی سوود بۆ خۆی بۆ قیامەتی هەبێت. تۆ پێشتر هیچ بەشداری لەم جۆر پرۆژانت کردووە و ئایا چی وای لێت کردووە بە بەردەوام جارێکی تر دووبارە ئەم بەشداری بکەوە لەم پرۆژانە؟ ئەو شتێک وای لێم کرد بەشداری بکەم بەڕاستیەوە یەکەوەم من حەدیث محەممەد صلی الله علیه وسلم لەبەرکەم هەم ئەنی هەنێک هەیە دێ تاکو بەس بۆ خەڵاتەکان بیر لەوە ناکەنەوەکەوە چ ئەجرێک هەیە لە بەرکردنی ئەم حەدیثانە لەوانەیە هەنێ خەڵک حانەیە گوناح بکە لە ژیانی هەنێ خەڵی ئەبکە لە ژیانی ئەم حەدیثانە لەوانەیە خوا ئەو گوناحانەی بۆ بستڕێتەوە نازانێ ئەو چۆن خوا ئەم حەدیثانە چۆنە کاتە ڕێگای و ئەو خەتیئاتانەی بۆ بستڕێتەوە. زۆر سپاستانەکەم سپاسی ئەوەکەم کە ئەمەی داناوە بۆ خۆشەویستمان صلی الله عليه وسلم ڕۆحم بە فیدای بێ زۆرم خۆش ئەوێ. ئەو لە ماوەی ئەم ماگوونیوەیە کە لەگەڵ ئەم فرمودەیە دەژیان ئایا هیچ زیاتر هەستان بە نزیکبوونەوەی زیاتر دەکرد لە ڕەسوڵ الله لە ژیانی ڕۆژانەتانە زیاتر هەستان بە وجودی ئەو بە مەعانیەکانی ئەو بە پەیامەکانی ئەو دەکرد چ هەستێکتە بکاتە تۆ چ ڕۆژ لەگەڵ فرمودەکانی ڕەسوڵ الله بەسەر دەبرد؟ وڵای هەستێکی زۆر خۆشم هەبوو یەکەم جا کە توانیم هەموو ژیانی پێغەمبەری خوا ببین و یا بیبیستم زۆرم بەلاو خۆش بوو هەستم بەوا کرد زیاتر بەرەو پێشەڕۆم لە دین تێ ئەگەم بۆ شتانەی کە ئەمەوێ ببرن خوا کەوا توانیم ئەم مانگونیوە ئەم مانگە کەوا لە دین زۆر بە وریایی بە جوانی قوڵ ببمەوە هەتاکو توانیتم ئەم چل فەرمودەی لەبەرکەم سپاسدانەکەم بۆ هەموو شتێک چکە بێ پێویستان نەک هەر ئیمڕۆ بێ هەموو کاتێک هەموو دقەیەک ڕەسوڵ اللهمان لەبیر بێت خۆشەویستی خوامان لەبیر بێت زۆر سپاسدانەکەم دووبارە براس. چ هەستێک تێ کاتێ بەشداری پرۆژەی نووری جیهانت کردووە؟ بەڕاستی هەستێکی خۆش بوو من کە بەشداری لەم پرۆژە شتێ بکەم. ئەم پرۆژەی نووری جیهانە کە پرۆژەیەکی سەرتاسەریە کە فەرمودەکانی پێغەمبەر بۆی بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاشنا بین کە ڕێنماییەکە بۆ ئێمە هەمووی فەرمودەکان هەر هەمووی ڕێنماییە بۆ ئێمە. کاک ئەحمەد تۆ بۆچی بەشدارت کرد لەم پرۆژەی نووری جیهان کە حەدیثەکانی پێغەمبەر لەبەر دەکەی؟ پێغەمبەر خۆشەوێ صلی الله عليه وسلم. چەنە پێغەمبەرت خۆش دەوێ؟ زۆر. لەم حەدیثە کە لەبەرت کرد فێر چی بووی؟ فێر ئەوە بوو چۆن باشی بکەم نابە خراپی لەگە خەڵکوشت بکەم. ئەی ئافرین هەر بژی. کاک محەممەد بەڕای تۆ چەندێک گرنگە چینی گەن چینی لاو ئەو چینێکە هاوتەمەنی خۆتن بەشدار بن لەم جۆرە پرۆژانە؟ وڵا زۆر زەرورە بەشدار بن لە پرۆژان چکە لەم تایبەت لەم ڕۆژەیە زۆر ئیشەک لە دەستەر گەنجیانەوە مەشغوڵیکەم بەشتی لاوەکەیەوە یان لێ بەرەو لاڕێیە بەرن کە بەشدارە بێ لەم پرۆژانیان پرۆژێکی وا بێ خەڵک ڕوویەوە بێ زۆر گرنگە چکە
وای لێکات کە جارێکی تر بە ئیسلام و بە فەرمودە شینەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم زیاتر ئاشنا بێت. بەڕاستی شتێکی زۆر زۆر زەرورە.